ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕێکەوتنی تورکیا و رووسیا لەبارەی سووریاوە چۆ بواری جێبەجێکردنەوە و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئاگربەستی نێوان تورکیا و هێزەکانی سووریای دێموکرات درێژ خەیان دەبێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرگی سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار هەروە لە هەولێرەوە ئیبراهیم بیرۆ ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا و سەرۆکی پێشووی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا تاوتوێی ئەم پرسە و ئایندەی کورد لە ڕۆژئاوای کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. ڕێکەوتنی نێوان رووسیا و تورکیا لەبارەی سووریا چووە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی ئەمریکاش دەڵێت ئاگربەستی نێوان تورکیا و هێزە کوردیەکان بەردەوام دەبێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەبارەی دۆخی سووریا ئەنجامدا و ڕایگەیاند تورکیا کۆتایی بە لەشکرکێشی هێناوە و ئاگربەستیش بەردەوام دەبێت و سزاکانی سەر تورکیاش هەڵدەگیرێن. پێش کۆنگرا ڕۆژنامەوانیەکەشی ترامپ و مەزلوم کۆبانێ پەیوەندێکی تەلەفۆنیان لەبارەی دۆخی ڕۆژاوا ئەنجام داوە. لەم بارەیەوە ترامپ وتی جەنەڕاڵ مەزلوم سەرکردەیەکی مەزنە و پێزانینی بۆ کارەکانی ئەوان هەبووە. لە هەمان کاتیشدا دڵنیای کردوێتەوە داعش لەژێر کۆنتڕۆڵدایە. شەوی سێشەمە سەرۆکانی رووسیا و تورکیا ڕێکەوتنێکیان لەبارەی سووریا ئەنجامدا، بەڵام دۆناڵد ترامپ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا بە هیچ شێوەیەک باسی ڕێکەوتنەکەی نەکرد. هاوکات مەزلوم کۆبانێ فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیش ڕایگەیاند لەگەڵ ترامپ پەیوەندێکی تەلەفۆنی ئەنجامداوە و پێشێلکارەکانی تورکیای پێگەیاندووە و بۆ وەستاندنی هێرشی تورکیاش سوپاسی کردووە. فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات ئاماژە بۆش دەکات ترامپ بەڵێنی داوە هاوکاریەکانیان بۆ هێزەکانی سووریای دیموکرات بەردەوام بێت. لەلایەکی دیکەوە ڕێکەوتنی نێوان تورکیا و رووسیا لەبارەی سووریا چووە بواری جێبەجێکردنەوە و لەو چوارچێوەیەشدا کاروانێکی هێزەکانی رووسیا گەشتە کۆبانێ. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە. لە چوارچێوەی ڕێکەوتنەکە کاروانێکی هێزەکانی رووسیا چوونە ناو کۆبانێ. لە هەمان کاتیشدا ئاژانسی هەواڵی سانای سووریا بڵاوی کردەوە چەندەکەیەکی سەربازی سووریا گەشتونەتە ناوچەکانی حەسەکە و ڕەقە. هاوکات وەزارەتی بەرگری تورکیاش ڕایگەیاندووە ڕێکەوتنی نێوان رووسیا و تورکیا چووەتە بواری جێبەجێکردنەوە. نادیدا شەبنەم ئاکتۆب وتەبێژی وەزارەتی بەرگری تورکیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کاری هاوبەشی نێوان تورکیا و رووسیا دەستی پێکردووە و ڕێکەوتنەکەش لەبارەی سووریاوە چووەتە بواری جێبەجێکردنەوە و پێویست بە ئەنجامدانی هیچ هێرشێکی سەربازی دیکە بۆ سەرباکووری سووریا ناکات. وەزارەتی دەرەوەی رووسیاش دەڵێت دەبێت هێزە کوردیەکان لە ناوچە سنووریەکانی تورکیا بکشێنەوە تاوەکو شەڕ دەست پێ نەکاتەوە. وەزارەتی دەرەوەی رووسیا لەبارەی هێزەکانی ئەمریکاشەوە ئەوە دەخاتە ڕوو پێویستە هێزەکانی ئەمریکا لە بنکەی سەربازی تەنف کە دەکەوێتە سێگۆشەی سووریا عێراق ئەردەن بکشێنەوە و کۆتایی بە داگیرکاری سووریا بێت. هەروەها سەبارەت بە ئاکشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریاوە بۆ عێراق مارک ئیسپەر وەزیری بەرگری ئەمریکا سەردانی عێراقی کردووە و لەگەڵ عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووەوە. دوای کۆبوونەوەکان و سینگەی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردەوە وەزیری بەرگری ئەمریکا جەختی لە پاراستنی سەروەری عێراق کردوێتەوە و ئاماژەی بەوە داوا هێزەکانیان لە سووریاوە بە ڕەزامەندی عێراق لە وڵاتە جێگیر کردووە بۆ هەمیشەش لە عێراق نامێننەوە. لە ڕۆژی نوێی ئەم مانگا ئۆپەراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێکردوو. هەرێک لە رووسیا و تورکیا لەلایەک و ئەمریکا و تورکیاش لەلایەکی دیکەوە دوو ڕێکەوتنیان بۆ دروستکردنی ناوچەی ئارام لە ڕۆژاوای کوردستان واژۆ کردووە. ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا ڕۆژی هەفتەیە مانگە واژۆ کرا. بە پێ ڕێکەوتنەکەش دەبێت ناوچەی ئارام بە قوڵایی 32 کیلۆمەتر دروست بکرێت و هێزە کوردەکانیش لەم ناوچانە بکشێنەوە، بەڵام هێزەکانی سووریای دیموکرات تەنیا لە گرێسپی و سەرەکانی کشانەوە. هەروەها بە پێ ڕێکەوتنی رووسیا و تورکیاش دەورەی هاوبەشی تورکیا و رووسیا بە قوڵایی 10 کیلۆمەتر جگە لە قامیشلۆ دروست دەکرێت و ناوچەی ئارامیش بە قوڵایی 32 کیلۆمەتر دروست دەکرێت. هێزەکانی سووریای دیموکراتیش دەبێت بکشێنەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک سەردار بەخێر بنگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی ڕێکەوتنی تورکیا و رووسیا پێ دوایە کۆتایی بە ئاگر بڵین شەڕ و ئۆپەراسیۆنی سەربازی تورکیا لە خۆراوی کوردستان دەهێنێت.
سپاس سلااو بۆ میوانەکەشمان لە هەولێر لە ڕاستە دەمەوێت پێش وەڵامی پرسیارەکە جەنابەت دێک دووشتی زۆر گرنگ هەیە بڵێم کورد هەموو جارێک دەڵێم کاینێکی ئازایی دەگمەنە و قەدەری ئەوەیە کە ڕەفزەکرێ قبوڵ ناکرێ قبوڵی ناکەن بەشێک بێ لە مەحفەلی دەولی قبوڵی ناکەن وەکو مرۆڤ مامەڵەی لەگەڵا بکەن وەکو میلەتەکانی تر خاوەنی کیان و خاوەنی موقعیەتی خۆی بێ ئەمە قەدەرێکە سەپێنراوە بەسەریا کورد ئەم قەدەری قبوڵ نەکردەوە توانیوشی تا ئێستا قبوڵی نەکە ملی بۆ کەچ نەکردووە کورد چارەنووس خۆڵکەنێ لێرەوە جێی خۆیەتی سڵاو بۆ یەک بەیەکی شەڕوان ئازاکان بۆ یەک بەیەکی بناڵ و گەنج و پیر و ژن و پیا و ولا و هەمووانەی کە ئێستا مەدەنی و شەڕوان کە لە ڕۆژاوای کوردستان مێژووە خۆڵکەنن و بۆ یەک بەیەکی کوردستانیان لەسەر تاسەری جیهان کە یەک گرتووی و یەک پەیامی و یەک نیشتیمانی و یەک میلەتی و یەک گەلی و یەک نەتەوەییان سەپاندەوە و دووپات کردەوە هیوادارم قیادەی سیاسی حیزبە کوردستانەکان بەتایبەت حیزبە ئەساسیەکانی ئەم چوار پارچەیە تۆزێک بەرزتر بنەوە بۆ ئاستی ئەو یەکگرتوویەی خەڵک حیزبەکان لە ئاستی و یەکگرتووێنن بەس یەکگرتووەکەی خەڵکە نەخێر یەکگرتوویەکەی خەڵکە دووسێ دەستەواژە هەیە ئێمە غەڵەت بەکارهێنین ناشزانین معنای چییە یەک گوتاری یەک هەڵوێستی یەک ریزی سێشتی جیاوازن و غەڵەتیش بەکارهێنین یەک گوتاری ئەوەیە کە وەکو یەک قساکە و مەرجیش نییە پێکەوە دانیشتمی قسەمان کرد یەک هەڵوێستی ئەوەیە کە من و جەنابەت هەرکەس لە شوێنی خۆمانەوە هەڵوێستێکمان لە شتێکی معەن هەیە هەڵوێستەکانمان لێگەچێ بەڵام یەک ریزی وان نییە یەک ریزی پێویستی بە دانیشتن و کۆبوونەوە و دانانی چوارچێوە و دانانی میکانیزم و دانانی هەیکەلە و گوتار و هەموو ئەمانەدا ئەڕێژرێتەوە بۆ کوردستان لە چوار پارچەیەەکە دەبێت ئەمە بکەین ئەمان جاوردەکاریەوێ نامێت کاتی بەرنامەکە بۆ بکوژین ئەم دەستەواژانە غەڵەت بەکارێنین پێویستەکە دووبارە تعریفیان کەینەوە بەڵام ئێمە یەک ریزیمان نییە یەک ریزیەوەی حیزبە سیاسەکانی کوردستان هی ئەم چوار پارچەیە حیزبە سەرەکیەکانی لانیکەم بتوانن بەرەیەکی کوردستانیان هەبێ پێکەوە استراتیجێک پێکەوە مەخاترەکان پێکەوە بۆ داهات و قسە بکەن پێکەوە پلان دابنێن پێکەوە ڕوبەڕووی دۆخەکان ببنەوە ناکرێت حدی ئەدنای تەنسیق لە بینی هەندێک ئەحزابان نییە و لە گەرمەی ئەمەیە بەداخەوە بەشێک لە حیزبەکان یانوارێکیشان دۆخەکە بۆ حیزبایەتی بقۆزێتەوە و ئەم استقطابە نەخەڵ بۆتە ناو خەڵکو لە سوشیال میدیای ئەیبینی بۆ نمونە نمونەیەکی بچووک بۆی مەوزوعیانە قسە بکەین من پیاوێکی سەر بەخۆم سەر بە هیچ حیزبێک نیم و قەناعەتم بۆ هەیە سەر بە هیچ حیزبێک نەبم و احترامێکی زۆرم بۆ ئەندامی هەر حیزبێکەیە ئەندامانی هەر حیزبێک کە بڕوایان بە حیزبەکانی خۆیان هەیە ئەمە خوا نەخواستە من ناڵێم لەوان مهمترم یا ئەوان هەڵوێستیان وایە بڕوایان بە حیزبێک هەیە من بڕوان بەم حیزبانە نیە ئەمە ئاساییە بەڵام ئێمە ئەجماعمان نییە لەسەر هیچ شتێکمان نییە ئەجماعی لەسەر دروستکەین برینەکانمان نەبێ مەسەلەن پیاوێکی گەورەیەک و نیلسن ماندێلا کە ویستی ئیجماع لە ناو میلەتەکەی خۆی دروستکا بەچی دروستی کرد کە وەختە ڕەش و سپێ بوو بە سەرۆک ڕەشەکە سپی پێستەکانیان قبوڵ ناکرد و کێشەیەکی گەورە هەبوو بە یاریەکی دووگۆڵی ئەو ڕەکبی کە لە هین کرا لەویا فیلمێکی زۆر جوانی لەسەر کراوە مۆرگەن فریمەن ڕۆڵەکەی تیاگەڕێ بە یاریەکی دووگۆڵی توانی ئیجماعی هەموو گەلانی جنوبی ئەفریقیا دووبارە ڕسم کاتەوە بایکۆتی تەنانەت بایکۆتمان کردوتە مادەیەکی خلافی ڕفراندۆم خلافیە ئاڵا خلافیە مەسئلە ئەساسی و ڕەمزیەکان کە مەفروضە هەمومان کۆکاتەوە بەیەکەوە ئێمە ڕاهاتوین کردومانەتە مادەی خلافی و دژ بە یەکتر و بۆ مەسلحەتی بەرتەسکی حیزبایەتی و ناوچەگەرێتی و گەڕەکچێتی بەکارێنین پێویستەکە ئەمە بگۆڕین کەمێک بەرزتر بینەوە بۆ ئاستا میلەتەکە لەو ئاستەیە بەڵام بەڕاستی دەبێت تەبەقە سیاسەکەی و نخبە ڕۆشنبیرەکەشی بەرز بێتەوە بۆ ئاستا باشە دوایی ئەگەر بمبوری دێنەوە لای بەرز لەسەر لای میوانەکەمان سپاس دەکەم کاک ئیبراهیم جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجیە وەکو ئەنجومەنی نیشتیمانی کوردی سەبارەت بە ئۆپەراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بزانم و دوایەم اتفاقیە لە نێوان رووسیا و تورکیا شکراوە پێ دوایە چارەنووس و مستەقبەلی خۆراوی کوردستان چی بەسەدێت ئێوار باش سلااو ڕێز بۆتە و میێوانێتە ئیستۆدیۆ و هەموو تەمەشەوانین هێژە سپاس ڕاستی اتفاقی گەردنابەرێ رووسیا و تورکیا 22 مەهیدە چێبوو
او بردوامی اتفاق دنابرا تركيا وامريكا يا حفظ مها دهجي ويان حفظ مها حيشي او ريك هفتني قد ناف برا امريكا وتركيا دتشيبون جبو دبرا آرام لسر سي قناقه دهات دانين و جي دس بيد كرد نابرا باجاري سريكاني و گريسپيد پاشي هنك ناكوكي چيبون ندركتنا هيزي قصدي جوي دوري و بروبلمي جم تركيا وك ناكوكي داخلي هندري تركيا دي هشت شرك لوي دوري چيبه جبر ويجي امريكا پشتا خدا دوري وانها بقشتيجي يعني حمو قوتني امريكا حطا في ساعتيجي قد بيجي دياري قترولا خوا ناكد دوري جبر ولوجي روسيا وك دولتك سركات د سوريا دي وي ريكفتن كريو او ريكفتن جي خالي وي زلالن ودماويجي 150 ساعته وتشتكي مصيري جبو ملتي كرد يعني دنابرا مترسي ومانا آرامية دي دوري دي بله يعني يستا اتفاقيكي نيوان روسيا وتركيا هيتي بو كورد تيدا ياخود چي تيدا سبارت با مستقبلی کورد لە سووریا و ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان بەێ هەن تشتن ینی باش ji بۆی کورد هەنێ وەکی ینی یا سەرەکە گشەڕ دەدەڤەرێ دچێ نەبێ ئەو تشتێکی گەلێکی گرنگە ژمارە جبر شر چه ببه و ویرانکردن چه ببه و پنابری چه ببه و کشتن چه ببه و گلکتش لدوی نابه یاد و امین روسیا وقت گرانتی ده جبوگ سوریا ده وقت کرد يعني نتوك بنجهي سوري ده ودوي ما في نتوية كرد بباراستن افجي تشتكي قالكي باش جبوي كردا تشتا خراب هناكي تشي تركيا دوي دفري دمينه دنابرا غريسبي و سريكانيه دي دفرا هرما جزيره وقت غوتن و دفرا كوباني جهودو جدا دبي برين هاجي عفرین و کوبانی جهو جدا بویی هرما کردستان سوریه دبسته پرچه نما به هفته گریدان لیتویولوژی ام دزانن خیارات لپیشیا کردا همو خیارات خرابن زحمتن جبر بولو افره کفتنی چه دبن ام دبینن تشتکی باشه بردوام بکن جبر بردوامیا وان ریکفتنا نبونا شر باشە بەس وتت کوردستانی سووریا دەبێت بە سێ پارچە بەهۆی ئەم ڕێکەوتنی رووسیا و تورکیا یعنی چۆن دەبێتە سێ پارچەمە بەستەوەی کە گرێسپی و سەرەکانی تورکیا تێدا دەبێت و 10 کیلۆمەتر قوڵایی لە نێوان رووسیا و تورکیا و 32 کیلۆمەتر ناوچەی ئارام لدفرا گريسبي و سريكانيه بدريجبونا 100 كيلومتر بكوربونا 6 كيلومتر تركيا كبيده بريجي لدفرا جرابلس واعزاز دنافرا كوباني وعفرين دي هبونا تركيا بكوربونا 6 كيلومتر دوي دفريدي يعني خلكي كرد نكارش كوباني هر عفريني انا هاجي وقتي يعني تركيا بكوربونا 6 كيلومتر تيك دفريدي جار دخلك جكوباني نكاري درباسي جزيره ب جبرولو دبي سي پرچه هناكي كردستان السوري وقت جغرافي جهفتي برين جبر هبونا كردستان السوري جي بپرانيا ملتي خوا دوان 6 كيلومتر لسراسري سينوري نابرا سوريا و تركيا دي بله سپاس دەکەم دواتر بڕێم بۆ لای بەڕێز لەسەر
هەوڵەکانی ئەوە کۆنجومەی نیشتیمانی کوردیش چی بۆ ڕاگررتنی ئۆپەراسیۆنگای چاوڵێکتان داوە لە ناو ئەنجومەنی نیشتیم بڵێن ئۆپۆزیۆنی سووری دەگەڕێمەوە لای بەڕێز دواتر کاک سەدا سەبارەت بە ڕێکەوتنی تورکیا و بڵێن رووسیا و ئایندەی کورد و ناوچە ئارامەکەش کە خلافی زۆری لەسەرێ پێ دوای لە دوجاردا ئێمە لە نێوان ڕێکەوتنی تورکیا و ئەمریکا لەلایەک تورکیا و رووسیا لەلایەک ینی هەندێک وڵاتی تریش داوای ناوچەی ئارامی نێودەوڵەتی دەکەن چیمان بەسەر بێت بڵێ وڵای ئەمە لە دووڕیانین و تا ئەو ڕۆژەیە بینە کە خاوەنیکانێکی معتەرف لە جیهانە و مەترسی تر جێنۆساید و داگیرکاری ئەوانەمان لەسەر نامێنێ هەر لە دووڕیانێ بۆیە دەبێت لە ئاستی دووڕیانەکان هەبین ئەمە یەکەم دووەم اتفاقیەی پوتین و پێنس و اتفاقی پوتین و بڵێن ئەردۆغان و پێنس و اتفاقی ئەردۆغان و پوتین ئەوەی لێ کەوتوتەوە ئاگربەستە ئەوەی لێ کەوتوتەوە ئاگربەستە ئەوی تری نقطەی خلافی زۆری تایە باش لەسەر ناوچەی ئارام خلاف هەبوو اتفاقی پێنس ئەردۆغان نەیتوانی طموحاتی ئەردۆغان بەدی بێنێ کە 444 کیلۆمەتر تا سەر حدودەکانی عێراق و وەرەمی کوردستانیش بە قوڵای 30 کیلۆمەتر هەمووی بگرێ ئەوە نەیتوانی لەو اتفاقی لەگەڵ ئەمریکایە لەگەڵ جێگیری سەرۆکی ئەمریکایە بچەسپێنێ و نەشی توانی لەگەڵ پوتین نابی چەسپێنێ بۆیە من پێم وایە ئەم دوو اتفاقەیە هەردووکیان شکستیان بە پرۆژەکەی ئەردۆغان هێنا لەوەی کە 30 قوڵای 30 کیلۆمەتر بە پانی 444 کیلۆمەتر داگیر بکە وەکو چۆن لە خەریتەکەی عەهدی ملی کە دانراوە ئەو خەریتەی کە هەرێمی کوردستانیشی تایە بەشەکە لە تورکیا ئەوەی کە بە حساب تا 2023 ئەو خەریتەیە هەمووی ئیستیکمالکە و ڕسمێکی لەبەردەم گرتووە و خەڵوسی ئاکار بڵاوی کردوتەوە ئەردۆغان جلێکی سەربازی لەبەرە باش ئەمە شکستی هێناوە هاتوتەوە سەر ئەوەی ناوچەی ئارامی کە بەدەست تورکیاوەیە تورکیاتیە ئەمێنێتەوە ئەو مەسافە کەمەیە بینی گرێسپی و سەرەکانیە باشە ئەوەیە کە تورکیاتی ئامێنێتەوە ئەوی تری اتفاقەکەی لەگەڵ پوتینە ئەڵێ بە قوڵای 10 کیلۆمەتر دەورەی هاوبەشە مانەوەی سوپای تورک نییە لەوێ ئەمە پەیوەندی بە چی وهەیە پەیوەندی بە ناکۆکی ئەجندای کاراکتەرەکانی ناو ئامیاری هەیە ئەجندای پێدە و کورد جایە ئەجندای ئەردۆغان جایە ئەجندای ئەمریکا جایە ئەجندای ترامپیش جایە لە ئەمریکا و ترامپ بەڵێ دووە ئەجندای جیاوازە دووە ئەجندای جیاوازە ئەجندای ئەوروپیەکان جیاوازە و ئەجندای پوتینیش جیاوازە باش ئەمریکا تا لە ترامپ و ئەمریکا جێندا جیاوازەکە چیەوە ترامپ بەتاقی تەنیا خۆی باشە ئیدارەکەی ئیحراج کردووە لەگەڵ منسحابن ئەگینا ئیدارەکەشی لەگەڵی نین پرسی بە کەس نەکردووە هەموو کۆنگرسەکەی ساڵ هەنێک یەکجار زۆرە کۆنگرس لەسەر هیچ مەسئلەیەک ئەوەندە کۆک نەبوون ئەوەندەی دژی قەراری ڕئیسەکەیانن و هیچ ئیجماع لە دژی هیچ ڕئیسێکی ئەمریکا بەقەت ئەمە نەبووە کە ئێستا لە دژی ترامپ هەیە بۆیە ئەمە قەراری ئەوە و تا ناڕازین لێی و هەوڵەدەن پینەیکەن زەختێکی زۆریان لێ کرد ئێستا هەموو قسەکانی کەیکا قسەکانی ئەم ئێوارەیەشی هەندێک قسەی هەیە جێی دڵخۆشکەریە بەڵام ئەگەر شتێک بکە پەیوەندی بۆیە بەشق پێی کراوە کۆنگرس و حەلیفەکانی تری و ئیدارەکەی پێیان کردووە ستایسەیان ڕاست کردووە کۆنگرس بەڵێ کۆمەڵێکشتیان سەپاندووە مەسەڵەن پیان تۆ ئەزان کابرا پیاوێکی پوڵەکیە پیاوێکی چاوچرۆکی پوڵەکیە پیان تۆ خەمی پارەتە سعودیە پارەدا کاکە کوردیش پارەدا بانەوچەی نەوتەکان نەکەوێتە ژێردەستی ئەسەد و ئێران و ئەوان بە قووەتکە احتیفازی پێواکەین ئەو وەختە بە کوردەکان بیفرۆشن و پارەی مەسرەفی هێزەکانی ئێمەشی لێ بکەن بەڵێ هاتووەتە ژێرباری ئەمە کە هاتووە ئێستا قسە لەوەکە هێز بێڵێتەوە باسی 200 سەربازی ئەمریکاکەن باسی 500 شەکەن ئەمە نقطەیەکی خلافی قوڵە لە کاتێکە کە پوتین ئەڵێ ئێمە ئەو ناوچە بەهینی وتووە بە ئەردۆغانی وتووە ناوچە نەوتەکان دەبێت لەژێر دەسەڵاتی حکوومەتی سووریا بێ ئەجندای ئەمریکا چییە و ئەجندای ئەردۆغان و ئەمریکا لەم خاڵە کۆکن ئەردۆغان و ئەمریکا لەم خاڵە کۆکن بەعفوم کە ترامپ و ئەمریکا ترامپ و مؤسسەی حاکمی ئەمریکی بە کۆنگرسی بە پەنتاگۆنی بە خارجەی بەمانە لەسەر ئەم خاڵە کۆکن استراتیجی ئەمریکا ئەوەیە کە دیالۆگ لە بینی ئەمە تورکیا و کورد بسازێنن استراتیجیان دەیانەوێت ئەم کێشەی ئەم ناوچەیە جارێک حەلکەن و دیالۆگ لە بینی کورد و تورکیا بسازێنن و ئەم مشکلی زۆر قورسە بە تایبەتیش ئەردۆغان ئێستا ڕاستە وەکو پیاوێکی زۆر بەقووەت دەرەکەوێ بەڵام ئەردۆغان ئێستا محاصرە بە نەتەوە پەرستەکان حەلیفەکانی مەهاپەن بەشی زۆری قاعدەی حیزبەکەی ئێستا لە نەتەوە پەرستەکانن جێیش بەشێکی زۆری نەتەوە پەرستەکان کۆنتترۆلیان کردوتەوە وەزعی بەعام
قدرەتی ئاشتی لای ئەردۆغان لەم قۆناغەیە زعیفە. باش ئەی سەبەر بە ئەجندای رووسیا چیە؟ پۆتین و ئەجندای رووسن و ئەجندای رووسەکان و پوتنەوەیە کە حوار لە بینی تەهیلی ئەسەد بکەنەوە، جارێکتر وەکو سەرۆکێکی بە معتەرەف و باوەڕ پێکرا و مەشروع لە مجتەمەعی دەولی و لەناو جامعە عەرەبیە، بەڵام بە شروط ئەسەدێکی زعیفە. ئەو ئەسەدە بە قووەتە بەم زوانە پێیان نابێتەوە. ئەمە یەک. دوو، حوار لە بینی سووریا و تورکیاش بکە، لە بینی سووریا و تورکیا حوارێک بکە لەسەر بنەمای ئیتفاقی ئەدەنا. اتفاقی ئەدەنا واضحە، اتفاقی ئەدەنا 5 کیلۆمەترە، 5 کیلۆمەترەکەش بۆ مانەوە نییە. دێمەوە سەر ئەمان لەناو هەموو ئەمانەیە. بەڵام بۆ سنوردارکردنی چالاکیەکانی پەکەکە نەبوو اتفاقی ئەدەنا. بەڵێ ئەوە بوو. ئەو وەختە چالاکی پەکەکە لە بینە لە سنوورە نەبوو. ئەو وەختە پەیوەندی بەوە بوو کە ئاپۆل لە سووریا بوو، مۆزوعەکەەوە بوو کە ئاپۆل لە سووریا بوو، فشارەکە بۆەوە بوو کە ئاپۆل لە سووریا دەرکەن، وا بکەن ڕژێمی سووری ئیزنی بدا. دێمەوە سەر خاڵێکی گرنگ. ئەوەی ئەردۆغان ویستوێتی لێرە نەیتوانیوە جێبەجێکە. ئەی چی دەستکەوتووە؟ هەندێکشی دەستکەوتووە، وەکو مەسەلەن ئەو مەسافەی دەستکەوتووە لەو شوێنە گرێسپی و سەرەکانی. بەڵێ خاڵێکی تریش هەیە کە دوورخستنەوەی هێزەکانی سووریای دیموکرات دیسانەوە نەوعێک لە دەستکەوتە کە پێشتریش تەحەڕوشیان پێ نەکردووە و قسەی ڕاست نییە. یعنی دەستکەوتێکی ئەوتۆنیە بۆ ئەو زەرەرە بۆ ئێمە، بەڵام دەستکەوت نییە بۆ ئەردۆغان. ئەبێ بزانین هەندێک شت هەیە زەرەرە بۆ ئێمە مەرج نییە دەستکەوت بێ بۆ ئەو. پرۆژەکەی ئەردۆغان شکستی هێناوە، لەکوێ زیاتر شکستە هێنێ، لە شوێنێکی تر شکستێکی گەورە هێنێ. ناوچەی ئارام بە ئاسانی نایەتە دی 32 کیلۆمەتر دێمە سەر ئەوە ناوچەی ئارام قسەی تایبەت تێوێ. قسەیت ئەگەر لە مداخەلەیەکی تر ڕەنگە پێویستکە ڕەنگە بتێ بچیتەوە لای میوانەکەت لە هەولێر دەمەوێت لەسەر ناوچەی ئارام قسە بکەین. ناوچەی ئارام بەسەریعی تێگەشتی جیاجیا بۆ هەیە، ئەردۆغان تێگەشتێکی بۆ هەیە، سووریا ئەسڵەن هەر نایەوێ، پوتن تێگەشتێکی بۆ هەیە. ئەبێ چاوەڕێ بکەم بزانین ناتوە سبەی دو سبێڵێن چی، ئەوروپایەکان ئەڵێن چی، ئەمریکایەکان ئەڵێن چی. گرنگترین خاڵ لە ناوچەی ئارامە بەڕای من بەهۆی ئەم دوو ئیتیفاقیەوە ناوچەی ئارام تەدویل کرا، بوو بە مەسئلەیەکی دەولی. با بزانین ئەمە تاکی ئەڕوا کە تەدویل کرا معنای ئەوەیە لە دەست ئەردۆغان و لە دەست ئەسەدیش دەرەچی. ئەو وەختە دۆخێکی تازە دێتە پێشەوە، ڕەنگە دۆخێکی زۆر گونجاو بۆ کورد بێتە پێشەوە. ئێمە مەسئلەیەک هەیە بایەخمان نەدایە، عەفوم کە ڕەنگە دواتر بێمەوە سەری. گرنگترین قسەکانی دوێنێ شەو لە مؤتەمەرە سەحافیەکە لە وەرەقەکەیان نەنووسرا بوو. ڕاستە وەرەقەکە اتفاقەکەیە، بەڵام گرنگترین قسەکانی پوتن بوو پێش مؤتەمەرە سەحافەکە، سەبارەت بە کورد، سەبارەت بە ئیتیفاقی ئەدەنا، سەبارەت بە کۆمەڵێک مەسائلی تر. پوتن ئێستا پوتنی 10 ساڵ بەر لە ئێستا نیە. باشە دەگرێم وڵات. ئەمڕۆ بەس ئەم جوملەیەڵم، ئەمڕۆ کە سەیری منتەدای اقتصادی رووسیا و ئەفریقیا بکەی تێگەی پوتن دۆخێکی تری هەیە. باشە دەگرێم وڵای بەڕست کاک ئیبراهیم سەبارەت بە هەڵوێستیە وەکو ئەنجومەنی نیشتیمانی کورد کە باز لەوەکەوە لە ناو ئۆپۆزیسیۆنی سووریش ئەندامتانەیە، لە ناو ئۆپۆزیسیۆنی سووری فشارێکتان دروست کردووە بۆی کە ئەم لە شیرکێشیە ڕابۆوەستێک کە لەسەر خۆراوای کوردستانە؟ بەێ ئەو نەڕینێمە هەیڤایەکێ 2019 پشتی ترامپ داویا ساڵە 2018 بریارستند ینی هێزە خۆی عسکەری بکشێنش سووریە پاشێ ژێڤەگەریە هەنگی هەنێک پرۆژەیە هەبوو لەگەل ئۆپۆزیسیۆنە سووری ئەم کاربن هەنێکی لە هەڤهاتنە کوردی بکەن و پێرە هەڤهاتنەکی پێکهاتیên دەڤەرێ. ئەف تشتێک ئانەها بەرێز سەردار دەبێژێ ینی هەنێکی دەم لێ دەرباز بوو. گەرەک ئەف کارانە دوان دەهمەهێ دەربازبوویت ببوانە بە تایبەت ژی مەسەلێ vekşandina qesedê ji ser sînor ya din çêkirina avakirina îdareyekê nû. Yani ev îdara giheyê ya gu ji 2013 de 14 de îdara deverê dike yani îdarek yek alî çêbû îdarek hemû li hevhatinê Kurdî avê tu alîkî din yani pêk nanîn ji ber wilo jî her wextekî
دولتا تركي حكومتا تركي مهنك دستي ويد هبو خلككي جريداي ببككي دويد فريد هي ما قالك هولد دا ام كاربن فينا في راكن يعني براستيجي او طابعي بككي لسر دفري كسك نكار انكار بكي دا خوياني خود دا نشاني خود دا آلي خود دا حمورنج خود لهمبر امريكا اصرارك ذكرن انه ام بككانه افيا هنكي ما ترسي تشي ذكر لجم خلكي سوري بخوجي لجم اوبوزيوني بخوجي ما يعني او هول دا ام اداره كي نه تشيكن ومهنيج دستي تركيا درخينن يعني في اداره نكاريبو غهرتنا كي بكي دجبو ام ومهني كاربن درخن وخلكي دفري كاربن اداره بكن دبهوريا مدي جبو في غوتنا داويز بيجم او يعني اردوغان حموت شتي دخواست بيك اني أنا هاد دفري ده أردوغان چتشتا خواست بيك آني بيجي شركي جرانجي بكي بالله يعني أردوغان دەیویست يعني گفتگۆ لەگەڵ کورتکە چونکە ئێستا بۆ نمونە هێزەکانی سووریا دموکرات دەڵێن ئەوان پێشتر ئامادەیان نیشانداوە لە سنووری ئەوانەوە هیچ مەسەلەن بارگژیەک و تەنانەت فیشەکێکیش پێش ئۆپەراسیۆنەکە بەڕووی تورکیاوە نەتەقێنراوە. ئەردۆغان مەجالی ڕێکەوتنی لەگەڵ هەبوو پێت وایە؟ أنا أردوغان دزاني يعني أم تبدأ جروك دزانين سال 2012 و 13 وچلو يبكا چيبو وچاوا اتفاق بتركيا چيبو وچاوا غريلا أردوغان دري جوان فكرن ودرباس كرن وش زندانا درخستن وش سري چياي داكتن يعني اف جروك كي دريجي يعني وقت دما بروجا اشتي دنابرا أردوغان وأوجلان دهبو أردوغان آلي كاريك مزن بفي إداري بفي هزا عسكري ردكر لي بشتي بروجا اشتي بداوي بو ناكوكي قلق دركتن هولي وجبر ولوجي تمي يعني او صفتها بكاكاقل سر في خلقي سر في إدارية أردوغان خلص قبول نتكر بآليكي جريداي بكاكار دانستندني بكي جبر حتى في كي ليكيجي إيروجي وزير دربية تركيا تقول مشكلة مال قال كرد سوري تنا ودوي ما في خوي نتوي بستينن ودوي جهيوان هبه ودوي أو به يعني هجر راس بدرو به جرك ما وكرد يعني تجربة خو فيدا كربا بتايبة جيفان دهمه داويده يعني جوهرتنك بلز شيبا وأنا جي يعني هبونا روسيا دوي دفريده درفتك جي أم نبر دوام يا شربكن أم بردوام يا الهفهاتني بكن أم دكاربن كشي خو چهار سر بكن جي أم نهلن جارك ده شرفجر دفري. بالله سپاس دکم. دواتر گرم ولای برزد ولای بینرانی برز ناو برای کورتو دگرین اولاد. توب آرت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توب آرت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات.
بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک ئیبراهیم سپارەت بەوەی کە هەندێک لایەن ئێوە تۆمەتبار دەکەن وەکەوەی کەیوە بەشێکن لە ئۆپۆزیسیۆنی سووری مەسەلەن هێزە چەکدارەکانتان بەشدار بن لەم ئۆپەراسیۆنەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. هیچ هێزێکی ئێوە یاخود ئێوە هیچ بەشدارێکتان هەیە لەسەر ئەو ئۆپەراسیۆنە بەسەر ڕۆژە؟ نەخێر، ئێمە تۆ هێزێکی مەی لەشکری دناو ئۆپۆزیسیۆنی سووری دتنەیە هەژمارێکی پێشمەرگەی ڕۆژ لە هەرێما کوردستانی هەنێ یەک کەسژی دەرباس نەبوویە کوردستانە سووریە ji ber hemû aliyê navdewletî qebûl dikin ge ew pêşmergê roj di hundirê Kurdistana Sûriyê dikar bike ji bilî peyê de tenê peyê de qebûl nake yanî mumkin e çi aliyekî hebe neke ya din ême wek alîkî siyasî wek alîkî siyasî di nav opozisyona Sûrî de em li bêhtirî cîkî cihê xwe digirin hem di nav îtîlafa Sûrî de hem jî di nav hey'a danûstendina li Cinêfê çêdibe û hem jî di komîta destûrî de. Ev karê siyasî karekî wekî mêvanê te jî di destpêkê digot got Kurd cihê wan di danûstendinê siyasî de û di mehafilê di welî tune na yanî ême wek encûmenên niştimanî Kurdî ji 2014 de Kongera Cinêv dido heta roja îro yek mehfela duwelî çê nebûyî ji bo Sûriya ge em ne nûneretiya Kurda tê dikin. Ji ber wilo jî em li cihê xwe yî siyasî cihekî rastin ge em nûneretiya Kurd karibin di aliyê siyasî de bikin. Başa zor bە کورتی یعنی ئێستا ئێوە ئامادەن هێزی ڕۆژ ژمارەیان چەند ئامادەن بچن بەرگری لە ڕۆژاوە بکەن بۆ نمونە لەم ئۆپەراسیۆنە ئەگەر ڕێگاتان پێ بدرێت؟ ev pirsekî muhim e yanî îro wextê em dibêjin pêşmergê roj derbas bibin û ev îsal heft salê wan li vê derê li herêma Kurdistanê di kêlîkek gişer hebe bêjin derbas bin ji bo şer bibin em dixwazin derbas bin ji bo şer nebe. Yani bi her halî em dixwazin rêkeftin hebe gişer di devera me nebe. Ew aliyên siyasî yan jî ragihandina Kurdî ya got gelekî dîayetê ji şer re dike û berxwedanê re dike ew bi xwe jî dibe gunehkar yani ber milletê Kurd de. Ji ber dewletek wek dewleta Tirkiye û hêzekî wilo xort ew meseleyê berdewamkirina şer doh bû efrîn li ber çavê me bû. Yani gerek ew tecrübe tekrar nebû serê kaniyê. Lê me xabin me tersî heyê sibel deverên dijî çê bibe. Ji ber wilo jî em bêjin gerek pêşmergê roj û hemû pêkhatiyên deverê dikaribin parastina deverê bikin gişer nebe. باشە سوپاس دەکەم کەک ئێستا سەبارەت بەوەی کە رووسیا و کورد وە باسی ڕۆڵی پۆتینت کرد یعنی وتت پۆتینی دە ساڵ لەمە و بەر نییە یعنی ئێستا تێڕوانینی ترامپ و پۆتین بۆ کورد لە سووریە کامیان نی باشترە؟ خۆی باشتر نییە هەردووکیان لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەتی لەکوێ لەگەڵ ئێمەیە گونجێ لەگەڵ بەرژەوەندی ئێمەیە گونجێ لەوێ باش لەکوێ لەگەڵ بەرژەوەندی ئێمەیە ناگونجێ لەوێ خراپە. تێگەیشتنی ترامپ نازانین تا توییتی داهاتووە بێتە چی کابراایەکە دەمێک ساڵان من ناو ترامپیزم حاڵەتێکی ترە حاڵەتێکی زۆر جیاوازەوە سیاسە دەبێتە مەسخرە وەختێ قەشمەری وادێتە ناو کای سیاسیەوە بۆ تەگاڵتە بازاری بۆتە قەشمەر بازاڕی و پارەپیاکردن مەوزوعەکە پارەپیاکردنە. ترامپ دەیەوێ بار نرخێک بۆ استراتیجیەکی شەڕ نەبێ سەر بە زۆرترین سەرباز بجێڕێتەوە بۆ ئەوەی بڵێ من سەرکەوتوو بووم وعدە انتخاباتەکانی خۆم بردووەتە جێ و جارێکتر ببمەوە بە سەرۆکی ئەمریکا بۆ 4 ساڵی تر ئەگەر نا ڕەنگە ئەم ساڵەی ماوێتی دەرخانی کا بۆ قاچاقچێتی زۆرترین ئیستثمارات لەم وڵاتانە بۆ خۆی و بۆ گروپە
هینەکەی بازرگانیەکەی کۆمپانیەکانی شتێک بخۆی بنا بکە کابرا بۆ قاچاقچێتی هاتووە فەلتەیەکە لە مێژووی ئەمریکایە ینی فەلتەیەکە کە هیوادارم دووبارە نەبێتەوە بەڵام ئێمە دەبێ بزانین ئەمریکا وە ترامپیش جەخت ئەجندای دوورمەدایان کورد و تورک حوار بکەن لەم ناوچەیە ئیش لەسەرەواکەن وە ترامپ توانی ئەوەی کە ئەمریکا لە ساڵی 1990ەوە لە 92ەوە داگیرکردنی کویت و ڕزگارکردنی کویتەوە ئەمریکا لەم ناوچەیە بینایی کردووە ترامپ دای بەئاوە و ئەوە جارێکی تر نەیارەکانی ئەمریکای لێرە تەقویە کردوەوە بەڵانسەکانی گۆڕوێ کە من زۆر دەمێک ساڵە ئەڵێم ئێمە لەبەردەم دووبارە داڕشتنەوەی سەر لەبەری سیستەمی نوێی جیهانین لە سووریاوە سیستەمی نوێی جیهان ڕسمەکرێتەوە کە دەرفەت نییە لەم بەرنمەیە وردەکاریەکانی ئێمە باسکەین چووکە ئەمە قسەی زانستی وردیەوێ دانیشت قسەی لەسەر بکەین ئەوەی منەی زانم بۆ معلومەیە ئەمە ئەردۆغان ئەو خەریتە سوورەی کە تورکیا هەموویەتی بە ڕۆژاوای کوردستان و بە هەرێمی کوردستانەوە کە خەریتە ئاهدی ملیە پیشانی پوتینی داوە ئەم جارە نا خەریتە نەکدوێنێ پیشانی دا و پوتین بۆچی وتی لای بەرە خەریتەکە لەبەرەوەی کامێرە هەبوو تەسویرێ کرد وتی لای بە نییە خەریتەکە لابە دوای لێ هاتووە کەس پێی فێر بۆ قسەیشی پێ بڵێ باش ترامپ پێڵێک خۆت کەرمەکە ئەویش پێڵێ و خەریتەی پێچەرەوە باش بەڵام من پێم وایە پرۆژەکەی بەدەر لەوەی کە تەمەناما کردیەشێک لەو برادرانەی پێدە و قەسەدە لێرە بێ بۆ ئەوەی خۆی جوابی کاک ئیبراهیم بداتەوە سەبارەت بەو مەسئلانەی کە پەیوەندی بە ڕەخنەی ئەوانەوە هەیە هەرچەند ینی تەمەنا ناکەم ئێستا بەو تەریقەیە ڕەخنە لە یەکتر بگرن ئەگەر بێتە سەر ڕەخنەمان لە هەمویان هەیە لار هەمویان بەبێ ئستیسنا لە هەمویان هەیە ئێستا زروفی پێکەوە کارکردنە ئێستا زروفی ئەوەیە کە ڕەخنە و گلەی و بۆڵەبۆڵەکانی ڕابردوومان هەمووی کۆکەینەوە بخێنە شوێنێک پامی برایەتی و یەکریزی و پێکەوە بەرنامەی هاوباش یەکریزی نەگەیەک هەڵوێستی باش یەکریزیەوەی کە حیزبەکان دانیشن پێکەوە چوارچێوەیەک بەرەیەکی کوردستانی دروستکەن ئەمەیە ئەگەر ئەمە نەکەن ئەمە هینە یعنی ئێمە گەر لەمەش بە سەلامەتی دەرچین تووشی شکستی گەورەترە بین باش ئەو خەریتەی ئاهدی ملیە ئێستا شکستی هێنا خەریتەی ئاهدی ملی شکستی هێناکەوە بێ پرۆژەکەی ئەردۆغان لە ڕۆژاوای کوردستان شکستی هێناوە لەوەی بە درێژایی 444 کیلۆمەتر هەموو لەبین دوو قەوسکە خۆی پیانەڵێت تیرۆریستەکان و نایڵم یەک کەس لەوێ بێ هەموو یەکگرم و هەموو کوژم و هەموو دەرەکەم ئەم هاش و هوش و فشەیەی هیچی وا دەرنەچووە یەک مەسافەی کورد ڕاستە لە ڕووی ئەرزەوە کاریگەری هەیە کە دوو کانتۆنی کوردستان لە یەکتر دابڕێ لە ڕۆژاوی کوردستان بەڵام لە نەتیجەیە پرۆژە ترسناکە دوورمەداکەی شکستی هێناوە و ئەو ناوچە ئارامە دووسێشت هەیە کە ئێستا دەرفەتە قسە لەسەر ناوچەی ئارام ناوچەی ئارامە یان ناوچەی دژەفڕینە جیاوازی چی ئەمە ناوچەی ئارامەوەیە کە پێشتر ئەردۆغان داوایە کرد بۆ ئەوەی 3-4 ملیۆن لەوانەی کە جنسیان هەیە جنسی تورکیشیان هەیە بەشێکی زۆری ئەوانەی لەوێن بیان هێنە نیشتە جیانکە لە خاکی کوردستان نیشتەجیانکە و بیکاتە بەشێک لە تورکیا ئەمە پلانەکەیەتی ئەمە ئێستا شکستی هێناوە ئەم ناوچەی دژەفڕین ئەوە بوو کە ئێمە داوامانە کرد ئەم ناوچە دژەفڕینە ئەوەیە کە پارێزرا و بێبی پارێزن ئەردۆغان نەتوانێت پەلامار بە کە ئەمەش نەکراوە من پێم وایە لە داهاتووە بابزانین کۆبوونەوەی ناتۆ و پرۆژەکەی ئەڵمانیا و پاڵپشتی گەورەی فەرەنسا بۆ قەزەی کورد بە بەردەوامی و لەم مەسئلەیەش ئەگاتەکوێ و کۆبوونەوەکەی ناتۆ زۆر گرنگە کۆبوونەوەکەی ئەوروپیەکانیش دیسانەوە قەرارە کۆبوونەوەکەن گرنگە چۆن ئەمانە چی لێ ئەکەوێتەوە ڕەنگە لە نەتیجە من پێم وایە ناوچەی ئارام بەرەو تەدوی لەچ بەرەوەی بکرێتە شتێکی نێودوڵەتی بێتە نێودوڵەتی لە خازانجی کوردە لە خازانجی کوردە ناوچەی ئارامی نێودوڵەتی چییە بۆنمە ئەو وەختە نازانم تەفاسیل چۆنە لەسەر چی ڕێگەکەون خاوەن قەرارەکان قەرارەدەن لەسەر چی ڕێگەکەون بەڵام هیچ بە دووری مەزانە ناوچەیەکی ئارامی دژەفڕین بێ هێزی نێودوڵەتی لەوێ بێ هێزی نێودوڵەتیشی لێ بێ باش ئەو وەختە بزانە ئەگەر ناوچەی ئارام بە تعریفی ئەردۆغان بێ ئێستا تعارض و ناکۆکی لەگەڵ تعریفی پوتین هەیە پوتین ئەڵێ ئەبێ سوپای سووریا بچێتەوە شوێنەکانی خۆی سوپای سووریا بچێتەوە سەر سنوور وەنا باش کە سوپای سووریا چووە سەر سنوور ئەسەد حکمی و منتیقەیە کرد ئەو هەموو ئاوارەیە سیقاکا بێت لە ژێر سای ئەسەد دانیشتە جێبێتەوە
ئاوارەیەکی زۆر هەموو ئاوارەیە کە لەوێ نیشتەجێ بوون ئەو هەموو ساڵە استقراریان کردووە هەیەە لەوێ لەدایک بۆ ئێستا عمری 7 ساڵە لەوێ استقراری کردو ئیشی پیا کردو جنسی هەیە هێشتا چاوی لەوەیە بەرە ئەوروپا بچێ و نەجاتی بێ دێتەوە بۆ دۆزەخ ئەگەر لەژێر کۆنتترۆلی تورک بێ ئەو خەونەتەواو ڕۆی لەژێر کۆنتترۆلی تورک نابێ ئەم دوو کۆبوونەوەی ئەم دوو اتفاقیە شکستیان بۆێنە ناوچەی ئارام لەژێر کۆنتترۆلی تورک بێ کە شکستیان پێهێنا لەژێر کۆنتترۆلی ئەسد بێ ئەو هەموو ئاوارەیە ڕەنگە سیقە بە ئەسد نەکەن بێنەوە لەر سایی بمێنەوە جگال لەمە مەلاین بە ملیارات پارەی زۆری ئەوێ و کاتێکی زۆریە تۆم و جەماعات لەو دەشتە بۆ ئەو خەڵکە دروستکەی و ئەمەش دیسانەوە زۆر زەحمەتە لەسەر اقتصادی تورکی ئەگەر ئەمە بکرێ ئەو وەختە مجتەمەعی دەولی ڕەنگە حملەیەکی ئەعمار پێکەوە بکەن بە نەوعێکی تر ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن و لەناو ئەمەیان من پێم وایە ناتوانن تەجاوزی کورد بکەن ناتوانن تەجاوزی مافە سیاسەکانی کورد بکەن لە بیرمان نەچێ کوردی ڕۆژاوە کە لاوازترین حەلقەی کوردستان بووە لە 4 پارچە 3 پارچەکەی تری کوردستان بە بەردەوامی جوڵەیەک هەبوو لە ڕۆژئاوا حاڵیان زۆر ناخۆش بۆ فەقیرانە لەژێر دۆخێکی تر بوون 2004 داعش هەبوو نە ئەسەد لاواز بوو نە ئەو وەزع شپرزەیە هەبوو کە ئەوان ببنە خاوەنی چەک و ببنە خاوەنی هێزی پێشمەرگە و بنە خاوەنی شەڕوان ئەمانە هیچی نەبوو 2004 لە قامشلو ڕاپەڕینێکیان کرد خەریک بوو تهدیدی وەزعی ئەمنی وڵاتەکەیە کرد لەبەرەوە ئەمە هەندێک جار ئێمە لەبەرەوەی پێشبینی دۆخەکان ناکەین کاک حەکیم زۆرمان لەبەرەوەی پێشبینی دۆخێک ناکەین پێشبینی چاڵێک ناکەین وەختێک کەوینە چاڵەکە ئەو لەحزەی وازاین ئەو چاڵەت قەبرە چاڵی مەرگە وان نییە سیاست درزی زۆر تایە یاریتیا بکرێ و یاریکەری لێ هاتوو ئەتوانێت لە ناو درزی عفومکە ئەتوانێت شکست بقۆزێتەوە بیکا بە دەرفەت بۆی دەستکەوتی تیا بسەپێنێ بۆیە من پێم وایە کۆتایی خەباتی ئێمەنیە لە ڕۆژاوی کوردستان دەرفەتێکی گەورەش هاتووە کورد بتوانێت کاک ئیبراهیم گەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە مەسەلەن ئێستا کورد لە سووریا پێ دوایە ینی چی دەست دەکەوێت دوای ئەم ڕێکەوتنانە یاخود ئایندەی ئێمە لە کورد ینی لەگەڵ ڕژێمی سووریا ڕێک بکەوێت باش دەست دەکەوێت یاخود ئەوەی وەکوێەوە مەسەن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا لە نووسینەوەی دەستور بله يعني خيارات كرد نأبي إنه ياول كيلكا ريجيم بي ينجي ناف أوبوزيوني ده بحالك طبيعي جج دسبيكا روشا سوري 2011 دسبيكري أم دناف أوبوزيوني دني وأم بشكي بنجهينج أوبوزيونا سوري جبر في دولتا سوري ياغو بينجي صالي بري ما في ملة كرد بن بيكربو مخابن كردجي وك حمو خلقي سوري هناك لكيلكا ريجيم مان وهناك جي لكيلكا اوبوزيوني مان وبيدا ريا كيلكا ريجيم قرت انها جبو اموان تفاصيل نابراويد بحثنا كن باشي روسيا بتايبت جي من ازنابينم ايرو نارينا سياسيه امريكا وروسيا وكي هذا دوی دما داویده سروک روسیا بهتری جارکی وزیر دروی روسیا جیگر وزیر دروی بخورتی ضغطی لرژیم سوریه جی لأپوزیسیون سوریه جی دکن گدوی مافی ملت کرد دستور سوریه بپاراستن اف تشتکی واقعی و ممکنه أنا هم بحثا برياري ناف دولتي دكن وتدويلة قضية دكن ولو دكن تشتغلك باشي يعني إيرو بحثا تدويلة قضية كردي دبي ونافجا آرام أو لي مخابن تبرياري ناف دولتي جبو سوريا وجبو كردي سوريا ناينستندن جبر روسيا جدسبيكي دي يعني جدو 2012 دي روسيا بريار ستندي جي اوي نارينا اوي دي سوريا دي نوك عراقي بي نوك ليبيا بي نوك حمو دولتك دبي روسيا بجرانيا خو تشب بريارك ناف دولتي هبي وتعطيل بكي واوروبا وقت امريكا خل تشتكي ناك خدي اوروبا نكاري هيبتا اوروبا تنا نا المانيا تاني ونا فرنسا تاني فرنسا والمانيا وبريطانيا لسرهف بن نكارن نيف بريارا ناف دولتي جبو سوريا بستينه باڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ژبۆی ولۆژی باشە کورد هەمە خەیاراتە يعني نا تاني خياركي تاني
هەلبژێرن ji bo lojî Kurd divê aniha têkilîn baş li gel Rûsya û garantiya Rûsya ji bo çareseriya siyasî Sûrî de ya din jî divê yekrêzî û yek helwest hebe di nava destûra Sûriyê de çawa mafê milletê Kurd بپارێزن و بجی بکەن. باشە دو پرسیارم زۆر بە کورتی دەقەیەک سەبارەت بۆی کە پێ دوایە ئەم ئیدارە زاتیەی باکوور ڕۆژهەڵاتی سووریە کە کورد سەرپەرشی دەکات وەک خۆی بمێنێت؟ نا ez باور دەکەم ji aliyê eskerî dijî û ji aliyê îdarî dijî dawiya vê îdarê hat. Bes baş e bi hevhatinek Kurdî rêkeftinek Kurdî zûtirîn wext çê bibe gê îdarek ne teşkîl bibe. Bale spas دەکەم کاک سەر دو پرسیارشم بۆ بەڕێز زۆر بەکتوتت ئێستا دەرفەت بۆ کورد هەیە چونکە کاک ئیبراهیم دەڵێ ئیدارەی کوردی مەسەلەن وەکو عسکەری وەکو ئیداری شەر نەماوە ئێستا دوای ئەم مەسەلەیە. ناتوان ئەم قۆناغا بەبێ ڕەچاوکردنی مافەکانی کورد لە داڕشتنەوەی داڕشتنەوەکە داڕشتنەوەیکی دەولیە بێ بە معنایەوە نیە بە قەرارێکی دەولیە بێ بە مەجلس قەراری مەجلسی ئەمنوانە بە معنای اتفاقێکی دەولیە بێ ئەو اتفاقە دەولیە نهێنی بێ تەزەمنی بێ چی بێ ناتوانێت تەجاوزی مافەکانی کورد بکە. ئەمە یەک. دوو من کە باسی تەدویلم کرد باسی تەدویلی ناوچەی ئارامم کرد. تدویلی ناوچەی ئارام بە طبیعەتی حاڵ نەوعێک لە تدویلی کێشەی کوردی لە یەکەوێتەوە بە طبیعەتی حاڵ خۆی لە یەکەوێتەوە. اینجا ئەمە مەرج نییە بە قەرارێکی مەجلسی ئەمن بێ. تدویل مەرج نییە بە قەراری مەجلسی ئەمن بێ طریقەی تر هەیە بۆ تدویل. سێ من تەمەنامە کرد دیسانەوە کاک ئیبراهیم لێرە بە نەوعێکی تر قسەی بکردایە لەسەرم یعنی کاک ئیبراهیم لەگەڵ ڕێزی زۆرم پەیەدا ڕژێمی هەڵ نەبژاردووە پەیەدا زەرفێک هاتوۆتە پێشەوە تعاملی لەگەڵ ڕژێم کردبێ ئێمەش سەردەمانێکی زۆر لەگەڵ باس تعاملمان کردووە تعاملێکی زیرەکانەی کردووە فراغێک دروست بووە ڕژێم بۆی شۆڵ کردوون ئەوان توانیوانە ئیدارەیەکی سەرکەوتو دابمەزرێن ئەشە دووبیلاوم ئیدارەیە عیبەیەکی هەبوو عیبەکەی ئەوە بوو دیسانەوە دابەشبوونی کورد قەدەرێکی خراپی هەیە کورد مەبەستم عەقڵیەتی طەبەقە سیاسی و نخبەوەکەیەتی وەختێ لە ئاینەکەمانە لە ئاینە کۆنەکەیە کۆن ئاینی کۆنی پێش ئیسلام ئێمە هینمان هەبووە دوو خواوەندمان هەبووە خواوەندی شەڕ و خواوەندی خێر ئەهورا مەزدا و ئەهریمانمان هەبووە ئەمە دابەش بووە وەختێ دێن لەناو ئەو هەموو تەریقەت و تەسەوفە دێن دابەشەوینە سەر دوان ئەو هەموو خەیارە گەورەمان هەیە بڕوامان بە تەعەدودێت نییە دابەشەوینە سەر نەقشی و قادری وەختێ دێن دابەشەبینە سەر حیزب بە ساڵانێکی زۆر دابەشەوین عەفوم کە دابەشەبینە سەر جەلالی و مەلایی دابەشەبینە سەر یەکێتی و پارتی بە بداخەوە پەیەدە و ئەنە کەسە بوون بە پارتی و یەکێتی بە دیوە خراپەکەی ڕۆژاوای کوردستان ئێستا بە کورتی دەمێ بڵێم کاتی ئەوەیە دەرفەت هەیە خەیارات زۆرە دەرفەتی زۆر هەیە بۆی ئێمە لەم دۆخە ترسناکەی ڕوبەڕوومان بۆتەوە بتوانین دەستکەوت بۆ میلەتەکەمان بەدەستبێنین پەلە بکەن لە پێکەوە دانیشتن پەلە بکەن لە تەجمیدی ڕەخنەکانتان پێکەوە دانیشن چوارچەوەیەکی استراتیژی پێکەوە بەرەیەکی کوردستان دەرفەتیشمانەیە ئەتوانین شتی گەورە بە دۆستیشمانەیە سپاس دەکەم سپاس دەکەم سپاس بۆ سەدار عەبدوڵڵا لە ستودیۆی سەرکێڕوای ئیبراهیم بیرۆ لە هەولێرەوە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ